لەم ڕێگایەوە حکوومەتی ناوەند ئەوێت زۆرترین با بڵین شروعی خۆی فەرزکە، زۆرترین کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دابنێت و سببی ڕئیسیشە، یعنی توانی بڵین سببی هەرە کاریگەر بەدەست بەغداوە بریتە لە سببی اقتصادی. یەکێک لە کاری با بڵین ئەو ئەسباب اقتصادیانش بریتە لە بانکی ناوەندی و پچڕاندنی پەیوەندیەکانی لەگەڵ بانکەکانی هەرێم و حیساری مالی دارایی بخرێتە سەر هەرێمی کوردستان. بەم بڕیارە حکوومەتی ناوەند ئەتوانین بڵین هەموو ئەو دەواازانەی داخستووە کە تەحویلاتی مالی بۆ ناو هەرێمی کوردستان بێت، ئەمەش کاریگەریە بێ لەسەر بازرگانەکان، لەسەر ئیسیسماری ناوخۆیی، لەسەر تەمویلات، پارەدارکردنی پرۆژەکان. بازرگانەکانمان تەعاملاتی مالیان هەیە، چونکە بۆ خۆتە زانی بانک کاری ئاڵوگۆڕی مالی لە نێوان شارەکان و لە نێوان وڵاتانە ئاسانەکە. لەمە دو بازرگانەکانی ئێمە ئەم ڕێگایان نامێنێ بەڕاستی، واتە تەحویلاتی مالی و ئاسانکاری داراییان نامێنێ. یەک با بڵین ڕێگا ئەمێنێت، ئەویش ئەوەیە لە ڕێی وڵاتانی دەرودراوسێەوە ئێمە بنووکی مراسیلەمان هەیە. بنووکی مراسیلە واتە ئەو بانکی ترانسلیت کە با بڵین بنووکی نێودەوڵەتین ئەمانە سنووریان بۆ نییە، ئەتوانن لەم ڕێگایە و تەحویلاتی مالی بکەن، بەڵام عمولەی زۆرەچێتە سەر، واتە دیسانەوە زیانێکی ترە بۆ بازرگانەکان. یەک طبعا نەسی بڕیارەکەی بانکی ناوەندی بە زۆری ڕوو لەمەیە کە دۆلار لەمە دوا بە هەرێمی کوردستان نافرۆشێ بە بانکەکان و بە فروعەکانی هەرێمی کوردستان، واتە نە چوار بانکە ئەسڵیەکەی هەرێمی کوردستان، نە فەرعەکانی بانکی ئەو بانکانی کە لە بەغایە ئیتر لەمە دوا دۆلار ناتوانن لە بەغداوە بێنن بۆ ئێرە. یەک من مەترسیەکی ترم هەیە، واتە زۆر کاریگەری نابێت لەسەر نرخی دراو ئەگەر سنوورەکانی کەرکووک و سنوورەکانی مووسڵدانە بخرێن بە ڕووی هەرێمی کوردستانە، چونکە گەرم سنوورانە دابخرێن واتە خەڵک نەتوانێت هاتوچۆی پارە و دۆلار بکات، بێگومان نرخی دۆلار زۆر بەرزە بێتەوە. بەڵام ئەگەر هاتوو ڕێگاکانی کەرکووک و مووسڵ ئەو ڕێگانی کە هێنەوە سەر هەرێمی کوردستان ببەسترێن و هیچ کەسێک نەتوانێت دۆلار لێەوە بێنێ، بێگومان نرخی دۆلار زۆر بەرزە بێتەوە. ئەگەر بێت و ڕێگاکان قەتع بکرێواتە حیسارەکە بێ بە حیسارێکی زەوی، نەک هەر حیساری تەحویلاتیش بێت، بێگومان دۆلار زیاتر بەرزە بێتەوە لەوەی کە چاوەڕوان نەکرێت. واتە حکوومەتی هەرێم ئێمە ئەزانین کە ئێستا هیچ چەکێکی بەدەستەوە نەماوە بەرامبەر بەغا، و ئەمەشی هەردەمێکە دۆڕانەوە، چونکە بانکی مرکزیمان نییە، مە بانکی مرکزیمان هەر لە عێراقەوە زۆر کاروباری تر ئاسانکاری هەیە بۆ حکوومەتی هەرێم هەر نەکراوە. بۆی حکوومەتی هەرێم ئەگەر بێت و هەست بە شتێ بکە، پشتگیریەکی نێودەوڵەتی بکە، باوەڕ ناکەم بچێتە ژێرباری ئەوە. بەڵام ئەگەر بێت و هیچ پاڵپشتێکی نێودەوڵەتی نەبێ، ئەم فشارە اقتصادیە ئەمریکا هەیە لەگەڵ هەموو فشارەکانی تر، من بۆی ئەڵەم ئەگەر بێت و بەغدا بزانێ هیچ کاریگەریەکی نابێت لەواشە سنوورەکان دابخات.